یا ئەوەتە ئەو بیر و بۆچوونانەی کە باش نین کە وەکو پێویست نین لە ڕێگای خێزانەوە دەگوازرێنەوە بەڵام ئەو واتای ئەوە نییە کە ینی دەستبەرداری خێزان بین نا خێزان لە سیماتە جوانەکانی بەڕاستی کۆمەلگەی ڕۆژهەڵاتیە تا ئێستا پێوەی پابند بووە وەزامنی مانەوەی کۆمەلگەیە بێگرتووی ئەوەی کە بەڕێزت باسیەکەی پەیوەندی نێوانیان بێگومان خێزان لەبەر ئەوەی کە وەکو باسم کرد ئەو یەکە بنچینەیی کۆمەڵایەتیە کۆمەڵێک یاسا و ڕێسای تێدا ئەندامەکانی ناو خێزان خۆی ئەگەر لە ڕووی کۆمەڵایەتیەوە وەری بگرین کۆمەڵە کەسن بەیەکەوە دەژێن و مەسئولیەتی هاوبەش و بەرپرسیارەتی هاوبەشیان هەیە ئەمانە و لە ناو خۆیان بە خۆشەویستی و بە محەبەتەوە بە ئەوەی کە هاوکاری یەک بن پاڵپشتی یەک بن ئاوێنەی یەک بن دەتوانن ئەمانە بەیەکەوە شتێکی زۆر کەساتی زۆر بەهێز پێشکەشی کۆمەڵگە بکەن لە ڕووی یاساییەوە خۆت دەزانی ئەمە دوای دروستبوونی با بڵێن گرێبەستی هاوسەرگیری دروستە بێ و دوو کەس بەیەکەون و دواتر وردە منداڵ و نەوەیان لێ دەکەوێتەوە و زیاد دەکەن لەبەر ئەوە پەیوەندی ئەندامانی خێزان زۆر گرنگە لەسەر بنچینەی خۆشەویستی بێت لەسەر بنچینەی هاوکاری و ڕێز و محەبەت بێ لە بینی خۆیان بۆ ئەوی بتوانن لە ماڵەوە پاڵپشتی تاک بن کە بە شێوەیەکی ئەرێنی و زۆر باش بیدنە کۆمەلگە و ڕۆڵی ئەرێنیش ببینێ بە هەمان شێوە ئوستاز بە پێی وەزمونە زۆرەی لەگەڵ هەرزەکار هەتا ئەمڕۆ بۆ وەڵامی پرسیارەکانمە وەڵامی باشمان دەست دەکەوێت کە باسی هەرزەکار دەکەین دەبێت باسی سروشت و دەروون و قۆناغی هەرزەکاری بکەین دەمەوێت ڕای جەنابەت بزانم لەسەر ئەو بابەتە ڕاستی هەرزەکار قۆناغێکی زۆر تایبەتە ئەگەرچی من زۆر تێبینیم لەسەر ناوەکەشی هەیە ڕاستی من نازانم ئەوە لەوانەی ئیشی زیاتر پسپۆرانی زمانیش بێت کە کار لەسەرەوە بکەن خۆزگا وشەیەکی ینی خۆشتر بۆ گوتنیان دەبینیەوە من زۆر جار لە نووسینەکانی خۆمیان لە بەرنامەکانە وشەی تازە لاو بەکاردێنم بەڵام چونکە ینی تەنانەت لە زمانی فارسی و لە هەندێک لە کوردیشە هەرزە وەکو بەڕاستی بە جۆرێک لە تشکیر و لە زنیویش بەکاردەهێنرێ بەڵام ئەوەی ئێمە لێرە مەبەستمانە بۆ قۆناغێکی دیاری کراوە بە شێوەی گشتی پێناسەی زۆرە قۆناغی پەڕینەوەی قۆناغێکی ئینتیقالیە قۆناغێکی ڕاگوزەرە لە نێوانی منداڵی و گەورەی لە نێوانی منداڵی و پێگەیشتن ڕاستیەکەی ئێمە ناتوانین منداڵێک زۆر قورسە بەبێ تێپەڕبوون بۆ قۆناغای بڕواتە قۆناغی پێگەیشتن هەروەکو ئێمە لە مەسئلەی خوێندن و ئەمانەش ڕەچاوکەین نەمان بینیەوە منداڵێک لە سەرەتایی بێ ڕاستە خۆ بچێتە زانکۆ چونکە ها کۆمەڵە قۆناغی لە پێشە ئەم قۆناغ ڕاگوزەرە بە تەواوی جیاوازە نە منداڵیە نە گەورەیە بەڵکو ئامادەبوونە دەرچوونە لە قۆناغی منداڵی و ئامادەیە بۆ ئەوەی کە بگاتە قۆناغی پێگەیشتن بۆیە چەند ساڵێکی دیاریکراوە و خاوەنی تایبەتمەندی خۆشیەتی لەبەر ئەوە زۆر گرنگە یعنی سەقافەی مامەڵەکردن لەگەڵ تازەلاوان لە لای دایک و باوکو لە لای خێزان هەبێت کە تازە باسمان کرد بنچینەی سەرەکی کۆمەڵگەیە ئەگەر خێزانەکان ڕۆشنبیری مامەڵەکردنیان لەگەڵ منداڵ و لەگەڵ هەرزەکارە هەبێ پێم وایە لە پێگەیشتنە گرفتەکانمان زۆر کەم دەبێتەوە.